من پۆلیسی مفۆزی هاتوچۆم ناوم ستار قادر بۆ ماوەی 31 ساڵە لەم پیشەیە کار دەکەم پۆلیسی هاتوچۆم ئەرکم لە هەموو شوێنەکان نزیکیتووە لە هەموو شوێنەکان ئەرکم گرتووە وەڵی بەخۆی ترەفلایەتەکان دەبینیە ئەگەر ئەو سیارانەی مەسەلەن کەمە لە ترەفلایەتینە تەمان هەموو بۆ سەلامەتی خەلکی و سەلامەتی هاوڵاتیان و ئۆتۆمۆبیلەکان و یعنی ئاگادارین کەوا کەس سەرپێچی نەکا و کەس تعدا لە کەس نەکا و کەس غەدر لە کەس نەکا و ڕۆژانە ئەرچی خۆمان بۆ شتانە دەبینین بە خودای زۆر شوفێر هەیە یعنی ڕێزم هەیە لە هەموو شوفێرەکان لە هەموو کەسەکی زۆر شوفێر هەیە سربەستە یعنی لەو گۆڕێت دەبینی هەیە لە گلۆپی سۆر دەداتن ئەمەش وەکو یاسا پەڕۆکردنی خۆمان ژمارەکەی لە لای خۆمان تۆمار دەکەین و ئیجرعاتە یاسایی لەگەر دەکەین شوفێریش هەیە پابەندە بە ڕێنماییەکان بەڕاستی یعنی زۆر زیرەک و چالاکە بەڕاستی تەمەشا دەکەی زۆر لە ڕووی دەروونیەوەش ئینسانی ڕێک و پێکە ئەمە نارم هەموو خراپن بەڵام هەیە لەو گۆڕەی یعنی لە تەرەف کلایەتی دەدات ئێکاکە ئەخەوە لۆ سەلامەتی توندانرایە لۆ سەلامەتی دوو کرایە ئێبرا ئەدی سارشکە لەو لا ڕاهات خۆی پێدادا زەرەرەکە لە شێ دەکەوی هەر لە خۆت و لەو برادەرەمان دەکەویت پیشەکەیمە سەرما و گەرمای ناسانی سەرمابی ئەمە هەر لە جادەینە گەرماشبی هەر لە جادەینە بە هەر شێوەبی ئەمە دەبی کاری خۆمان بکەین دەبی واجبات و ئەرچی خۆمان ببینین جا ئەگەر شوێنەکە سەرمابی گەرمابی هەرچبی ئەمە ئەوە ئیشی بەیە واللهی ئامۆژگاریمان لە بۆ ئەو براش و فێرانەیە ئەوانەیە کە تیژ لێ دەخڕون لە سەری ئێوە دەڕۆن بەڕاستی تیژ لێ خوڕین سەریع لێ خوڕین شتێکی باش نییە دەبتە هۆکاری پێکدادان و دەعم و وێرانکاری یعنی هەم تەمەشاکە زۆربەی هەیە سیارەکان کە سەریع دەڕۆن خۆیان تووشی چ دەکەن خۆ تووشی دەعم دەکەن یان دەبینی ئەوە ئیختیارەکە ئەوە مندارەکە یان وەچی کابرای گوتنی دەبینی سیارەی داژوە موبایلی لەدەستە کاکە ئەخە نابی ئەتو شوفێری ئەوها ناکرێ برام شوفێری لە عزە و دقەیە لە عزە و دقە یعنی دەبی زۆر مستەیتەربی لەسەر شوفێری شوێن هەیە هەر نابی بە هیچ شێوەک نابی ئەتو سەریع لێ بخوڕی شوێن هەیە بە خودای تەبعاً لە بۆ مەماندیبوون زیاترە مەسەلەن ئێستا لەرکوانە شوێنێکی وشی ئێرە زۆر ئیزدحامە دەناوت ئاماژەی پێ بکەن تەمەشاکە ئیزدحامە ئەمە زیاتر دەبی نایانی سێرەکە ڕابۆستی تەحتیل ببین دەبی سێرەکەی بەڕێکەین لەبەر ئەوەی هەرچەندی سێرەکە ڕابۆستی زیاتر ئیزدحامی پێیا دەبی بە هیچ شێوەک نایانی سێرەکە ڕابۆستی و ڕێنمایی خەلکی دەکەین ڕێنمایی برا شوفێرەکان دەکەین بەڕاستی مانگی ڕەمەزان مانگەکی پیرۆزە مانگەکی خێر و پڕە لە خێر و بەرەکەت پڕە لە خۆشی و شادی تەمەشاکە ئەتو ئێواران دەچێوە مارێت سبحان الله هەر بەخۆی ڕەحمەت دێتن هەر بەخۆی ڕەحمەت دێت تەمەشا ئەو سفرەی بکە یعنی تەمەشا سفرەکەی دەکەی بەڕاستی یعنی دڵنمایەکت دەبیتن خاستن کە فتاریش دەکەیەوە دوو خۆشی تەیە ئەو ساڵ تقریباً باشترە زۆر گەرم نییە یعنی لە ساڵانی ڕابردوو ئەو ساڵ فێنکترە باشترە تەمەشا دەکەی بارانیش کەم بووە بە ناشکوری نەبی خۆیە یعنی باشترە لە زاران لۆ گەرمی ئینشاءالله خودای گەورە بە پشتیوانی خۆی خوایە و خاتی گەوری خۆت خوایە یارمەتیمان بدەی ڕەحمان پێ بکەی ئەو نێژ و تاعەت و ڕۆژی و دوعا و نزا و پاڕانەوەمان لێوەربگیر یا ڕەبی هەر چەندی لە خوای گەورە بپارڕێەوە هەرکەمە هەر چەندی دوعای خێر بکەی هەرکەمە ئینشاءالله خودای گەورە بە ڕەحمی خۆی ڕەحممان پێ دەکە اللهم ئامین ئەجمعین یا رب العالمین